محمود ئاکیۆرکلی لە ساڵی 1956 لەدایک بووە. لە ساڵی 1976 دەبێتە مامۆستا و 10 ساڵ بەردەوام دەبێت. لە ساڵی 1979 لە زانکۆی فرات لە بەشی مێژوو دەست بە خوێندن دەکات و لە ساڵی 1985 تەواوی دەکات. لە نێوان ساڵانی 1970 بۆ 1970 گۆڤارێکی هەفتانە بە ناوی گایە گەزەتەسی دەردەکات. ساڵی 2010 یەکەمین پەرتووکی خۆی بە ناوی دەرسیم کورد تەدیبی 1930-1938 دەنووسێت. تاوەکو ئێستا چەندین پەرتووکی لەسەر مێژوو کۆمەڵکوژی دەرسیم و کۆچگری و شێخ سەعید و چەندین بابەتی دیکەی مێژووی نووسیوە و بەڵگەنامەکانی سەردەمی عوسمانیەکانی ساخ کردوتەوە. ئێستا لە ئیستەنبوڵ دەژی و بەردەوام بە دوای بەڵگە مێژوویەکانی سەردەمی عوسمانی لەسەر کورد دەگەڕێت و کۆیان دەکاتەوە. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆر لەگەڵێەوەی خۆشەویستداین. لە دوای دامەزانی دەوڵەتی تورکیەوە گەلی کورد ڕوبەڕووی توانەوە بوو. هاوکات زمانی قەدەغا کراوە هەر شتێکە بوون و بەرامەی کوردەواری لێدەهات لە ڕێگ و ڕیشەوە دەیانویست هەڵی کێشن. لە لایەکی دیکەوە لە سەرهەڵدانەکانی کۆچگری و شێخ سەعید و سەید ڕەزا گەلی کورد ڕوبەڕووی کۆمەڵکوژی کرایەوە. ئەمڕۆ میوانێکمان لەگەڵدایە کە بۆ خۆی کووردە و خاوەنی چەندین پەرتووکی مێژوویە و هەروەها ئارشیفێکی گەورەی هەیە و بە تایبەتی لە ئارشیفی عوسمانیەکان وەریگرتووە و چەندین پەرتووکی لەسەر سەرهەڵدانی شێخ سەعید و دەرسیم و ئەوانە نووسیوە. هاوکات لە سەرەتای لاوێتیەوە بووە بە ئەندامی پارتی نەتەوەپەرستی تورکیا مەهاپا. لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە. ئەویش کاک مەحموود ئاکیۆرکلیە. کاک مەحموود بەخێربێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. زۆر سپاس. کاک مەحموود، ئێوە چەندین پەرتووکتان نووسیوە بە تایبەتی لەسەر دیرۆکی بڵێن پەیوەندی کورد و تورک. دەخوازم پرسیاری من ئەو بێ دەستپێک پەیوەندی کورد و تورک چاوا بووە، ینی بە تایبەتی لە سەردەمی عوسمانیەکانە. سەردەمی عوسمانی یا بەری عوسمانی؟ بەڵێ، ینی ئەگەر ئەم زۆر دوور نەکەین، ینی بەڵێ پەیوەندی کورد و تورک بڕۆ 1000 ساڵ بەرێ دەست پێ کردیە. وەختە ئەرسڵان یابوو بوو، یانێ برێ ئەرتۆرۆل غازی وەختا ژە قەلینجرێ حەبس بوو، غازنەعەلی مەحموود ئەوێ حەبس کرد، تابعی وی ئەتباعی وی 2000 ماڵ هاتن ئاوتن جەم ڕەوادیە تێکلیە عەول ئەوە ژێشون بە ڕەوادی ئەو دەوڵەتی ینی میرنشینی کووردا بوون یا دەوڵەتی بوو، دەوڵەتە ڕەوادی بوو. سەلاحەدینی کوردیژی ماڵباتەویش وی دەوڵەتێ دەرکەتیە، یعنی ئەو دەوڵەتە گەلک بنگەهی بوو، یعنی دەوڵەتێک دەوری خوددا دەما خوددا دەوڵەتێک زۆر مەزن بوو. وی دەمێ سێ دەوڵەتێ کوردان مابینە بیزانس و بەغدادێدا هەبوو، یعنی جەبهێ گورجیان، یعنی گورج و ئەرمەن وێ کێسێدا دەوڵەتە شەدادیان هەبوو، بنێوی ڕێوادی هەبوو. دەها زێتر نزیکا ئیلو ئەم دەبێژن مەسەلا سیلیوان، مەیە فارەقین و جزیر و مسول وی کێسێداژی ئەو هەبوو، مەروانی هەبوو، سێ دەوڵەتی کوردی مەزن هەبوون. هێجا تورکان لە ناوینە ئەنادۆلیە و یاژە ئیرانێ دەوڵەت چێ نەکردبوون، دەوڵەتێ وان نەبوون. ویچاغی ئەو کۆچەری داهاتن تێکلیا کوردان و تورکان ئاسەری، یعنی وە دەرێ دەستپێک وێ دەرەیە پشتیوی ئەف دەبەر وەختە سەلجوکیە دەوام کرد. وەختە عوسمانیا دەها زێدە بوو. وەختە عوسمانیادا دەورە یاوزدا ئیدریس بتلیسی تاریخچیەکی زۆر مەزن بوو، گەورە بوو و تاریخچیە ئەسلی خو تاریخچیەک سافەوی بوو. سارایە سافەویەدا دژی و دەرێ تاریخە سافەویە دنووسان. باوێ یاوز یلدرم خان خبەرشان بیاڕاگوت و سنیەکیە چما توش بۆ قزڵباشە تاریقی دنووسینی ئەوی داوەت کرد و گەلێکژی بە دنیای، یعنی بمالی دنیای گەلێکژی وات ژێرادان، یعنی گەلێک تەکلیفی باز ژێرا چێکردن. ئەوی هات ئیستەنبوڵ، هات ئیستەنبوڵ 8 کتێب نووسی دەرهەق تاریخە عوسمانیەدا. جوان 8 کتێر بارا دبێژن 8 بە 8، یعنی
حشت جنت ام دبیجن اویانا حشت سلطانی عثمانی اساس کرد ارطغرل غازی عثمان غازی مراد یک مراد دو حتی فاتح یلدرم یavuz یلدرم حتی فاتح یلدرم yani باب یavuz وقتا إدريسي بتلسي بدرابو يوز احتلال كرج بابي خو مقابل بابي خو احتلال كر بابي خو داني او حجي بابي خو إدريس بتلسي تيكليا ويوز ودري تشيبو و بشتوي ميراكي كردان رواياتك يعني بهنجي بلغدا 27 هنجي بلغدا 32 ميري كردان عمومي ميراكي كردان اتفاق عثمانية را تشكر سمدي قارشي او كي مقابله صفويه تيكليا مازن ودري هات شكرن ارتباط وهفهاتن وتفجرة بهفرة كرد عثماني 1510 دو حدية يعني وما بيني ضايا بواسطة إدريس بتلسي أبي هات شكر بس ما مست أو يعني تيكالي شي بندستي بو ياخذ وكافيها بو يعني لا ويشغل مساوي بون ولی مساوي بون میراکی کردان هر یک گورانی طالب خو گورانی حکم خو هر یک بتایبت تک چوان بتایبت مندی خو تایبت مندی اداره دولت خو اداره میراکی خو گورانی وی تکلیا وی یاجی پیوندی وانو عثمانی چه يعني يك بيك پیوندی لگل عثمانیات چه نه بهفرا نه بهفرا يعني هر کس هر میراکی گورانی احتیاجی خو یا گورانی فکر و رامانی خو چه خواست اوی دا بر عثمانی همی قبول کرد حتی 1800 اف پیوندیانا بوی کونی درباز بو يعني هر باش ما موسا كواتم دكارين بيجين يعني ادريسي بدليسي مالی کرد خراکریه؟ نه بۆچی لەبەروی ئەو مەسەلەن ئەو هەموو عشیرەت چما ئەو نەکاریبوون بە هەڤڕا سەرۆکێکی بۆ خۆ چێکرد عشیرە کوردان بەری یعنی کورد نه ئەو کێمانیا کوردایە کێمانیا بتون ملەتی شونواکەتی کێمانیا هەمیانە ترکانجی بسەرێ خۆ بە 1000 ساڵا دەولەت نەشێ چێ بکرانە برا دکوشتن نە دەورە عوسمانی دا دەورە عوسمانی فاتح سوڵتان محەممەد خان قانونێک دەرخستگۆ برا کوشتن حەلالە ئەولەت کوشتن حەلالە ji بۆ چ بۆ حکمراناوی ve neqete Selhadîn war nekir mesela dewra Selhadîn da Selhadîn wexta çû rehma Xwedê ew împaratoriya Eyyûbiyanê hêrî mezin dest birada perçe bû yani eviya Kurda jî wî çaxî mîrekê Kurda herkes bi dawa şexsiyet û hukmraniya xwe dikir semedî wî bi hev nedikirin kewate mamoste baş e îdrîsî bedlîsî dikarin bêjin tarîxê Osmaniya nivîsiye دكارن نه خن طريقة عثمانية سفتح أو الحيش جلد وين نفسية أو نفسية بلي أما تشتك تعيبات هي حتى يرو تركا أو طريقة فنجو هالرندية زماني يرو بفارسية شما أو يعني تشتك بيفك جالك بالكيشة شما أمور تخمين لكن يعني أم تاريخ شيء دروغناس أمور دزاننكو ودري بيفنديا كردان وعثماني وقتا عثماني هنا نبو دولت وقت ميركي خاطر دامزراندنه زيدا غيرتي كردا معرفتي كردا دستگا كردا برابو جار بري ما افيان زاني بو پشتي وقتا ما تاريخ خواند كرد ديروكناسي كرد يعني ليكولينري كرد وقتا تركيا دا زيدا بو افيان دركت اورتي از بيجم مدرسي يعني قاضية وان مدرسي وان بري كرد بو مثلا حتى انا قشت فت شارتن ما نزاني بو مثلا مولا غوراني را دغوتن مولا جوراني يعني غورنا دغوتن غوران دكرن غوران بنافك دن يعني بنافك غلط ددان ناسني كو برا كردياوي نه درنك باولي جارد جي وقت عثماني بيلغا عثماني يعني ميراك عثماني وقت هاد دامزراندني İzni'ye da Pirivanê mezin yani akıldanê wanê mezin yek Taceddin el-Kurdî bû. Taceddin el-Kurdî leqeba wî el-Kurdî ye. Tarîqa Osmanî da jî ewraqê kem de a hatî nifsandinê
بەڵام حتا ئیرۆ مەسەلا تورکیەدا دەبێتن تاجەتدین خۆجا نابێت مامۆستا و تاجەدین ناوی لە ئەحمەدی خانی بەحەز دەکەن ئەو نییە تاجەتدین الکوردیە ئێدن سێ کەس هەنن وێ دەرێ کەسێ مهم یەکشی شێخ ئەدەباڵیە یعنی مەلایێ مەمۆستای عوسمان غازی جاردژی وەک غەزووری عوسمان غازیە شێخ ئەدەباڵی ئێدژی داودی قەیسەریە داوتی قەیسەری کوردە ئەم بزانن تاجەتدین الکوردی خۆ نیسبەتاویژی کوردیە شێخ ئەدەباڵیش زاوێ تاجەتدین الکوردیە کەچکێک تاجەتدین الکوردی جەم شێخ ئەدەباڵیە کەچکە ویا دنجی جەم چەنداری خەلیل ئەفەندی یعنی مامۆستا نوها ئەو بڵێن مێژ دیرۆگنووز یا مێژنووسی تورک ئێستا ناخوازن بێژن کە کورد و تورک بە هەڵڕا مەسەلە ئەوە بەێ دەورە جمهوریەتێدا دەورە جمهوریەتێدا دەولەتێک نەتەوی چێکردن ئەوی دەولەتە نەتەویدا یەک ملت لازم بوو ملەتێدن هەمووی وەنداکردن سەمەدی و ئاسیمیلەکردن ینی کورد نەکوردتەنێ کورد و چەرکەز و چەچەن و ئێرمەن و گورجی و هەموو ملەتی تورکیەدا ئانادۆلیەدا دژین هەموو یەکبەر کۆهۆنترکن بەڵێ مامۆستا ئەو سوڵتانێن عوسمانی دەبێژن سوڵتانی عوسمانی ینی تورک نەبوویە و لە ئەفغانستان هاتووە و ئەفغانی یاخود لە دەرێکی تر هاتن ینی بە ئەسڵ تورک وەکو ئێتنیک تورک نینە ئەو ڕاستە ئەتنیک بابێوان باب و کالێوان ترکن ئەو مەسەلەکی غەڵەتە یعنی بەێ ئەفغان هاتنە هەموو تورکش ئەفغان هاتنە ژت بەلهێ یعنی تورک بەرێ ئانادۆلیە و مەزۆپۆتامیە و ئیران و ئازەربەیجاندا تورکتە نەبوو تورک هەموو ji ku hatin Semerkandê hatin belhê hatin mabêna mavera û nehrê hatin wê derê kewata sultanekan Türkin belê eslê wan Türk e eslê wan Türk e dayîkê hemiya Türk nîne yani ji Osman virdatir dayîkê çû yekî Türk nîne dayîkî wan ya Bîzansin ya nîve Kurd nîve Türk û nîve milletî belê eyn were belê mamosta piş li cengî cîhanî yekem کورد چۆن لەلایەن تورکەکانەوە هاتە خاپاندن پڕ جارە باسی وی دەکەن کە کورد لە میساقی نیشتیمانی تورکا بەشداری کردووە لە دەوڵەت چێکردنی دەوڵەتی تورکیە بەشداری کاریگەری هەبوویە بۆچی کورد نەکاری بن ینی هەفپار بن لەگەڵ تورکا ئەسلی کورد وەختە دەستپێکێدا هەفپار بوو حتا 1924 کورد هەفپار بوو چاوان هەفپار بوو وەختە مجادلە نیشتمانی ئەوڵ وەختا دانوانە قارشی هەفت دووارە مجادلەکدان کووردا ترک نەفرۆتن 1000 سال بوو ینی 1000 سال دو ملت گەل هەف دشی ji hev ratişî nav hevda ketî nav hev îjar ev milletana qarşî cîhanê herbek müşterek dan yani ne ew herba Tirka tenê bû ew herba Kurda jî bû yani heta wî çaxê dewrê Osmanî da Kurd û Türk heta 1908 Kurd û Türk ferq nî bû yani hat ka mirivek ha Kurd ha Türk Osmaniye bes ew bû piştî wî ev ferqa ket ortaya ew ferqa zêtirîn çi wextê ket ortaya ferqa zêtirîn wexta Cumhuriyet hate damezrandinê jê şûnva navê kirin Türkiye Cumhuriyetî bi nav dest pê kir û piştî wî jî Kanûna Esasiya ewil da mesela vana tu nebûn Kanûna Esasiya duemîn da bi 1924 da wexta dewrim îhtilala xwe xilas kirin yani gîştin armaca xwe wî çaxê Mustafa Kemal Atatürk ew ê mejûyê xwe da bin hişê xwe da ew fikrê hîştî bû ewî anî holê û ewî cîbicî kir ewî fikrê wî da jî yek milletek hebû yek zimanek hebû yek niştimanek hebû semedê wî Kurd nedîn yani Kurd qayîl nebû Kurda bibînin sirf Kurd ne yani belam Tirkiye din henin mesela Tatar henin ev yana ne Tirkin Moğolin ew yana jî nedîn Kurcî jî nedîn hemû çavê wan da hemû Tirk bûn eslê Mustafa Kemal jî rojek rûdin Çankayê em koşka Çankaya dibe koşka Ewil yani wê derê da mezrandin Ankarê da koşka Ewil da rûdine ve dixwe her şev dixwar meclîsa wî hebû meclîsa wîya meşkê hebû wexta diçe jêr ber aşxanê derbas dibe aşçiyê wî ji yawerê wî re dibe
دەبێ خەڵکی سێلانێکی هەن ئەسلێەوە جووینە دەبێ هەن ترکن معلوم ئاتاتورکش ئەسلێوی سێلانێکیە وی چاغێ ئاتاتورک ڤیا دەبیزە فقط ناینە سەر خۆ دەردکەوە ئیشێ خۆ دبینە دچە ماسێ وەختە ڕوودنە یاواری وی و ئاشتیێوی نۆمتینن خواردنێتینن وەختە خواردنێتینن زاتینن دەدەن بەروا وی چاغێ ئاتاتورک هەواڵێ خوراوە دیگەرە دەبێ ئەو دەبێ ناپۆلیۆن دەبێت نە فرانسس بوو ناپۆلیۆن ئەستی ناپۆلیۆن ئیتالیان بوو بەڵام ژ فرانسایدا خزمەت کرد یعنی ئەجی مەکادۆنم بەڵام ترکارە خزمەت دەکەم یعنی ترک هەمی چاوێوان کێشاندینە معلوم تیپۆلۆژیە ترکە بەلیە ئاتاتورک زەریە یعنی پۆڕێوی زێڕینە چاوێوی هێشینە مۆدەلێک ناو ترکەدا نینە ئاتاتورک ئەستی خوژی یعنی ئەمەرونکانە بێژە ترکە بەڵام ئەو کێ خۆدا دنیا خۆدا فەلسەفا خۆدا دەولەتێک دامەزراند ئەو دەولەتە بە فەلسەفا فەرەنسایی یعنی دەولەتێک نەتەوی دامەزراند دەولەتی نەتەویداژی ئەساس ئەوە کو یەک ملت دەبێ یەک زمان دەبێ یعنی وە دەرێ شەریک و هەمپا قبول نایکرد باشە مامۆسا تۆ بەڵگە و تشت زۆر لە جەمتە هەنەوە تۆ زمانی عوسمانیشی دزانی بخوێنی و ینی ئیسیفادە دەکەی پەیوەندی شێخ مەحموودی بەرزنجی لەگەڵ ئەتاتورک و لەگەڵ بڵین تورکەکانە چۆن بووە پەیوەندی وە هەبوویە نەبوویە بەێ پەیوەندی هەیە ینی پەیوەندی یەک زێدە هەیە ئەم دەکارم بێژن 1910 ینی 1990دا وەختە خۆنڕای زوزمێ هاتە چێکردن حرەکەتە شێخ مەحموودی بەرزەنجی وەک نمونەکی وێ دەرێ هات قسە کرد قالاوی کردن چونکی ئەرنیگارە عوسمانیدا ئێ قارشی ئەمپەریالیستە سەریدا سفتەح ئەوەل سیلاح کشاند ئەوی کورد بوون شێخ مەحموودی بەرزەنجی بوو یعنی ئەنا ناو بیرۆکناسی ترکەداژی یەکجارە وەختە ئەم داخبن یەکان یەک یعنی نە ئۆرتا جەمعەتی و بەر مەدیایێ وانە نەشێن بێژن یعنی نەوێرن بێژن وەختە یەکان یەکەم قسەدکن بەرا دەبێژن و میلی مجادلە کورد نەبا میلی مجادلە چێنێت بوو بەڵگە چییە مامۆستا بەلگە چییە بەلگە ئەوە ئۆزدەمیر شاندنە خاتراتی ئۆزدەمیر دەرکەتۆرتی و دەرکەتۆرتی مە دەرخستۆرتی خاتراتی ئۆزدەمیر هەیە ئۆزدەمیر تێ ڕەوانزێ شێخ مەحموود خبرێ دشینە شێخ مەحموود وەختە دکەوێت تەنگی جارە ئەول قارشی ئینگلیزا مجادلێک تەکوشینێک مەزن دەدا پشتیوی تێگرتنێ دشینن هیندستانی زمانێک وێ دەرێ دەمینە پشتیوی وەختا تێ شێخ مەحموود ئینگلیز تەکلیفێک شێخ مەحموود کە دەبێ ئەم قرالیەتە کوردی دامەزرینن توی ببە قرالی کورد شێخ مەحموود بیا قبول ناکە دەبێ حتا باوەریاوی و ئینگلیزیاتونە چونکی زانن ملەتی ئینگلیزی ملەتێک نەباوەرە هیجار دژی شێخ مەحموود دەدە بەرهەب احتمالێک ئەو دابەرە بە 1000 ساڵە ئەم و ترک ناو هەفدانن و 600 ساڵەژی ئەم عوسمانیدا گەل هەف یعنی مەژووی مە هەیە مەژوویەک 600 ساڵی مەرو نەشێ باوی کێلەکێکی سەمەدیوی عوسمانیدا تێکلیکی چێکرد خبەرشان ژ عوسمانیرا گوم ئەو بەلگانە هەنن ینی ئارشیوا عوسمانیدانە ئارشیوا لەشکریە تورکی ینی گەنەل خورمای باشخانەی و ئارشیوێدا ئەو مەکتوبی شێخ مەحموودی بەرزەنجی هەنن بەێ شێخ مەحموود خبرێک دشینە دەبێ مرا پەیاکم بە سوبایەک عوسمانی بشینن ینی سوبایەک عوسمانی زابتێک عوسمانی بشینن یەکشی فلەما ینی سەنجاقێک عوسمانی برا بشینن ئەز یعنی وەختا وێ دەرا جار دژی سیلاحی دەستەگا جەبخانێ بدنمە ئاتاتورک وی چاغی نا ئاتاتورکە مستەفا کەمالە گازی ژێرات بێژن مستەفا کەمالتینە ئۆزدەمیر دشینە ئۆزدەمیر بەگ ئۆزدەمیرژی وەختا ئەنتاب ji dest dijmin hate xelaskirinê wê derê mîlîs qomutanê mîlîsa bû yanî herba gerîla baş dizanî bû ewî şandin ewî hat Rewandûzê Rewandûzê û Köy Sancağê yani Sancağı û Rewandûzê da wê derê zêde nebû mifrezek wî hebû mifrezek çêkir qanderî şêst heftê kes eşîrê Kurdê wê derê hemî ji wan re ew kir hevdîtin kir û destek da Şêx Mehmûd ew Şêx Mehmûd gel hev gelek jara rûniştin piştî wî mabêna wî Şêx Mehmûd yani Özdemir û Şêx Mehmûd bi hev re hevdî dîtine yani yek car ne sed car hevdî dîtine gel hev hevdîtin kirine piştî wî jî peywendîkî çêkirine mabêna xwe da deh madde me ew weşand kitaba min Kurd û Tirk 1000 sal
مجوی 1000 سالی ئەوی کتابێ دا مەوبەشان 10 مادە دا کوردستان چاوان وەرە دامەزراندنی ئیداری مەسەلا ینی تورک قبولکردنەکە کوردستانێکی کوردستانێکە بێ بەێ قبولکردنە کوردستانەکە بە سەروی ئانیە ئۆزدەمیر یوزباشیەک خو تەv رەفیق حلمیە سولێمانی رەفیق حلمی تەv فتاح تەv فتاح بەک یەکی دن هەیە ناوی وی بیگاوێ ناتە بیرا من ئەو یانە دشینن ئەو یانە وی ئەو کێ پەیوەندیە وی ئەوراقی دەگرن تێنە ئەنقەرێ تێنێ ئەنقەرێ کو ڕەوف بەگ باشباخان وچاغی باش وەکیلێ تورکیە ڕەوف بەگە ئۆزدەمیر بەگ مەکتوبێک ڕەوف بەگێرا دشینە مەکتوبێکشی مستەفا کەمال غازیرا دشینە دەبێ وانا گۆداری بکەن ئەف تشتە بۆ مە تشتێک مهمە ئەو عەردنیگارە گەرەکە دەست بە دەر نەکەوێ بۆ من تۆپراغێک مقەدەسە سەمەدوی مەکتوبێژی دشینە وانا تێنێ یاوەرێ ئاتاتورک مستەفا کەمال وچاغی هیچا نەبووی ئاتاتورک یاوەرێ وی تێ ئولوسێدا سمتك أنقرة مركزية ولوسيدا أوتيلك وان أوتكن وان أوتيل داك ميهوان دكن جيدكن قدر الدمه سيمها رفيق حلمي وتبي فتحها فندي تركيا دا تمينا بس أتاتورك نابينن بلين مصطفى كمال أتاتورك إيرو سبا وي كيسي دا يعني وي دمي دا إسمت باشا إسمت أنني لوزاني دا تب إنجليزا ئەو کیتکن یعنی بازارێک بەێ بازارە زێترینژی ئەوە یعنی وەختەوی بازارێک دکن سیلەها کوردەتم قایلن و یێدەک بهێلن یعنی کێلەکی مامۆستا کەواتە ئەوان حیلە لە کوردکردیا فێڵ کردیا چییە ینی پۆلیتیقا ئۆزدەمیر دەشێنێ و لە لایەکی تریش ینی مەسەلا ئۆزدەمیر وەختاشان هابوو یعنی مقابلی ئینگلیزا مقابلی دینزە گەرەکە بازارکی و باتە چێکردن یعنی دەستێوان گەرەکە قوەتلی بە گربانە خورتپانە دەستێوان ئەنجەق بە ئەو کا تورک بە معریفەتە کوردان دەستێخۆ خۆت کرد ترکە قارشی ئینگلیزە وەختە لۆزانێدا بەهەفکردن مەسەلا قاپان بوو ئاتاتورکشی مستەفا کەمالژی ڕەفیق حیلمی را ئەو نەکردن ئەوکی وی هاتن گۆ غازی نەخواشە نەشێ وەرە هەفدیتم کە دکارن هەرن و ئەو ئەوراقی خوگرتن ڤەگەڕیا ڕەفیق حیلمی خاتراتی خوددا ژی نووسیە ڕەفیق حیلمی ڤەگەڕیا چوو سولێمانی ئیجار مەسەلا کووردا ژی وێ دەرێ قەت بوو مەسەلا مووسڵ ئەوکێدا لۆزانێدا چێر نەکردن مابێنە ترکە و ئینگلیزەدا ئەو کێشێکی ما ئەو کێشە مووسڵێ بۆ ساڵێک دن ئەمرون قسە بکەن ساڵێک ئەو دانخۆن بینەکتان بەرخۆ ئاتاتورک مەرەوە گەلێک ئاقلی بوو مستەفا کەمال سەمەدی چێ وەختە لۆزانێدا سەر مەسەلا مووسڵێ مابێنە ئینگلیز و دەولەتێ دندا یعنی مابێنە ترکان و دەولەتی ئەوروپایدا گەنگەشینێک چێ ببە 10 دەولەت بوون تورکیا یەکتەنی بوو وەختە لۆزانێدا بەهەفکردن لۆزان هاتە ئیمزاکردن ساڵێک شوم بە مەسەلا مووسڵێک و ئەمێ هەفدیتن بکەن یعنی ببینن مەسەلا مووسڵی سەر مەسەلا مووسڵیان باخن ئەوی مەسەلەم چارەسار بکەن ئەو ساڵە شومواتر مخاطب یەک دەولەت بوو کی بوو ئینگلیز نەه دەولەتی ئەوروپایی خستکێلەکی پۆلیتیقاک گەلێک باڵکێشە یعنی ئەبیا و دەرێمە ئەوراقی وا دەرخستمە ئەوراقی وسە ساڵنامەی مووسڵی من دەرخست بارشیبە عوسمانی ساڵنامەی مووسڵێدا قەلەمی مووسڵێ یعنی کاتبێ وی چاغی ویلایەتە مووسڵێ یەک بە یەک نووسیە چقوا نفوزی کوردەیە چقوا نفوزی تورکەیە کەرکک چقوا کوردە چقوا تورکە چقوا ئەرمەنە چقوا جوویە چه ئاوایی حەبیبە دەرخست ئەوەی تۆ دیتیە ینی نفوس چاوا بووە بە کورتاسی نفوس مثلا اعترافەکەن کە کورد کاموس و تورکی دا شەمسەدین سامی کاموس و تورکی دا بخود دەبێژە چاران سەیە کورد چاران سەیە یعنی لە 4 بەش 3 بەشی کوردە 3 بەشی کوردە بەشێکدن ئێدنە یعنی ئەڤیا 1800 و ناوێدا هاتیە نفساندن 1890 بەێ کاموس و تورکی باشە کەواتە مامۆستا مووسڵیش کە پشتی ویلایەتی مووسڵ ولايتي بغداد وبصرة يعني عراق چێکردن نا ئەفجیە مگۆ بۆ کەرکک مووسڵژی کورد زێدە ویلایەتی مووسڵ عمومی کانی کەرکک و کۆیسانجاق و ئێدن گشت قەزای مووسڵن بەڵێ مامۆستا کەواتە من دەخوازەوە پرسیارەشی بکەم ئەو مووسڵ ینی لە عالی جوگرافی
مەسەلەن عوسمانی و ئەوانە چ دبێژن یعنی و دبێژن دەڤەرێکی کوردستانیە یعنی ئاخی کوردایە بەێ ینی کاموس العالمدا دیسا شەمسەتین سامی کاموس و عالمدا دەبێ کوردستانın bir parçasıdır yani perçe Kürdistan'ya debê belge Osmanî got me ew tişta Kamusul Alem û Kamusul Tirkî me her du ansiklopediyê Osmanî derxist Şemsettin Samî nivisiye me wan belga tîpê Osmanî me got ev yaye باشە مامۆستا ئەمە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک مەحموود ئاکیورە کولی کاک مەحموود لە ساڵی 1920 یعنی کورد دەست بە سەرهەڵدان دەکەن ئەوەی بە تایبەتی کۆچگری تۆ کتابێکیش نووسیوە لەسەر قەرکردنی کۆچگری ئەو چاواچێ بوو چیە سەرکردایەتیوی دەکرد ینی ئەوی تەبلی بوون چێ بوون چما بەسەر نەکرد مەسەلا کۆچگری مەسەلەک ینی دەستپێکە جمهوریەتێدا ئاول کوردان و کورد و ترک کۆچگریە داهاتنە پێشەف يعني ودري مخالفة دەستپێکری کۆچگری مامۆستا ئەو منتیقەی جوگرافی ما بين السیواز و دەرسمدایە بووی ما بینێدایە عشيرة کۆچگری هەیە ئەسلێ خۆ عشیرێکی عشیرێ ناوێ خۆدایەوە دەرێ یعنی ئەسلێ خۆ قۆچ ترکی دبێنێ قۆچگری قۆچگرینە کۆچکریە کۆچکارێنن کۆچەرن کۆچەری هاتنەوە ئەوی عربنیگارێدا ئەو عشیرێ لیدەرێ وان عشیرە هەبوو یعنی ڕئیسێ وان عشیرە هەبوو ڕئیسێ کۆچگریە مستەفا پاشای دەورە عەبدولحەمیددا وەختە ئۆسمانی و وروز لە هەف دەگرن 1670 هەر بە وروز و ئۆسمانیدا ئەسکەری ئۆسمانی مابێنە ئەرزینجانی و سیواسێدا تیپی ئەم دەبێژن بەفر وەختە بالێ تیپی بەێ باهۆزێک چێ دەبە گەلێکی وان دخەنقن مستەفا پاشا تەب عشیرە خۆ ئەسکەری ئۆسمانی تۆف دکە سێ هیوا سێ مەهاوە دەری خودی دکە سەمەدیویژ عەبدولحەمید ڕوتبە پاشاتیە ددیێ یعنی تەلتیف دکە وژێرە خەلات دشینە و فەرمانێک دشینە کوڕێوی عەلی شامبەگ ژی دکشینن دبن مەکتەبێدا ددن خواندنێ پشتیوی ئەویش دبە قایمەقامێ قۆچکریە عەلی شامبەگ وی دەوریدا تایناوی دەرکەتیە چویە ئەوکێ چویە دیڤریە یعنی ئەویژ قەزایەتی 1990 ئاتاتورکیش ئەرزورمێ کۆنفەرانسا ئەرزورمێ چێ کریە ڤەگەریە تێ سیوازێ کۆنفرانسا دوودیە چێ بکە پاییزە وەختە تێ سیوازێ ئەڤیانە قیمەتێ نادن مستەفا کەمال چونکی ئەڤیانە ji ئۆسمانی حەز دکرد ئۆسمانی پاشاتی دایوان جار دژی ئەم دەزانن و 1980 ئیستەمبۆل کوردستان تەعالی جەمیەتی هاتە دامەزراندن جەمیەتێکی کوردی بوو سەرۆکی وی سەید عەبدولقادر بوو سەید عەبدولقادرێ نێری یانی ئەو فامیلیاژی هەمی ئەوکێ محیب بێ کوردستان تەعالی جەمیەتی بوو جار کوردستان تەعالی جەمیەتیەدا زەمانێک شوون بە ناو ڕۆشنبیرێک کووردا دوعالیتی دەرکەت قسمی بەدرخانیە و جەمیل پاشا زادەیان و قسمی بابانان یعنی لە هەف نەکردن وان گۆ ئەم ئازادی دخوازن یعنی دەولەتێک سەرخوبوویی دخوازن وان چیژان گوت بەدرخانیە و جەمیل پاشا و بابانە ئەڤیانە گوروبەک بوو گوروبادن سەید عەبدولقادیر و gelek subayê Kurdê nav Tirka da Kemal Fevzî û Cibran Xalpegê Cibrî vana jî digo em ê dewletek yani bi serbixwî dewletek serbixwîne wek muxtariyet yani bi fikra Şeyh Mahmûdê Berzencî Baxlî Osmanî bûn yani wan digo em ê Baxlî xilafeta Osmanî bin bi em serxwe bin ya ama heta noxtekî de jî em ê Baxlî İstanbul bin Baxlî Dersaadetê bin Baxlî dewra xilafeta Osmanî bin ya Semedî wî nav Roşenbîrê Kurda da du bendî derket evyana jî taraftarî Seyyid Abdülkadir bû. Koçgiriyekan. Ber koçgiriyekan. Taraftarî Seyyid Abdülkadir bûn, wan jî qayîl bûn
وی چاغی کوردستان تعالی جمعیتی جین کوبارا جین دردخز کوبارا جین وی چاغی استانبول وی دمیجی استانبول به پیاد دبرن سواز دخواندن کو پروپاگاندا ملت خود کردن یعنی او بو هایداری خو هبون یعنی هایداری ملت خو هایداری نتویا خو هبون ملت کو سابو یعنی وان جردجی ملت خوش کری بو چاغی گورانی کرد میدن پری وان خواندان بون دخواندن نویسکاری وان ابو مثلا علی شیر شاعرک پر مزن بو یعنی خوش کریه دا او کاتب مصطفی پاشا بو وانا وقت آتاتürk قبول نکردن طبی مثلا آتاتürk نچو پیشی آتاتürk رومت ندان آتاتürk وقت آتاتürk سوازه دا دکلرا کنگرا سوازه کر خود دست خوش عثمانی کشاند بسری خو گوازه تشتک بکم دولتک نو دامزرینم سر وی مسئله خوشکریا وانا عاجز خوشکریاش وانا حزن ندکر وی دمه دا سوازه دا طرفدار خلافت عثمانی غروبک دو غروب دن ما بین وان و دا هیجا نبوی حکومت انقره دا ریخستنه که یا ریخستن پشت او ریخستنه پشتی بو حکومت ما بین وان و ریخستنه دا هنگی گنگشین و پروبلم درکت عیسیان درکت او سرهلدان چه بون سه چار حبزیله دا یوزغات دا چار پنج حب سرهلدان چه بون بیچاره کرد جی دستک دان وان سرهلدانه چونکی وان عثمانی دخواست قایل ندبون آتاتürk و هوالی وی او ددین آتاتürk و هوالی وی اهلی کنگره ددین وک اهلی انارشیست ددین سمدی وی او مثلا مسئله اولیشی نبو اولیش ها yani tabi yani şimdi mesele oli beli mesele oli zetir beli vana asli yani varte zenkirin ama mesele oli hoşkiriye danına mesele neteviye hoşkiriye ما مثلا دكارين بيرجين يعني لمسألة كوشكرية او داوای کوردستانێکی سربەخۆ کردنە نا داوای کوردستانێک سربەخۆ نین ئۆتۆنۆم بله داوای وان لیدەری وان وی فکرێدا بوو سەر وی فکرێ جمهوریەت قبول نەکردن سەر وی بهەو نەکردن و قارشی ئەو پشتی ویژی مەسەلە دن دەرکەتن دەستێک دان طرفدار خلافەتی دەستێکێک زێدە دان ئیسیانکاری وەختا قارشی مصطفی کمال و انقره اسیان کرد غروب بدن قوشکریه دستک داوان سر وی دستگی انقرهش قوشکریه حز نکرد پشتوی با مثلا وقتا و بو اسکر کشاند سر قوشکریه و داری قر کرن یعنی عشیره قر کرن قوشکریه دا ورتشتی عجیب هیا کو مثلا اوراقیوی 85 سال 100 سال دستی مد اوراقیوی نبو 2015 دا اوراقی وکت دستی من 6300 بلگه های وکت دستی من اویاجی تصادفی بود یعنی تنی لسر قوشگری تنی سر قوشگری بری ویجی تو اوراق قوشگری دست مداتو نبود yani bu gotun bu peyva medzani bu mesele ki bir qoşkiri men zani bu asli wiçiye awraqi wiçiye waqta ve awraqa ket destimin az runishtim serxavetim şebeki ما أوراقك إخوان ويش هبي قلبي من رحسس بو يعني دلي من أشياء تانسيون من بلند بو وأزنا خواش كتم شو ما دكتور وي أوراقي دا شي أوراق توا ليدرك خوش كري أنا جابي من هي سركتي دكريوي دينن باويوي جمدان کی داوی نستیه باوی اصلا جمدان نه بند کی داوی نستیه باوی بندوی خربوقه دکن یعنی به چر به بند گرید دن یا گریدانا بحریه یعنی گریدانا بحری قبطان بحری گریدانا و نای وکرنی تکشینه دشده و جان تو بردجی او نابه سس نابه توند به شقابک شینا ben daveni üstüye bavivi bu bir gredana bahriye خربوقه دکن داوین üstüye bavi kurre ki dedim ben de gidin des kurrevi ben de gidin des kurrevi edin jandarma kurre yak süngi dikin vakta süngi dikin لاوک جسنگی خلاص دبه سنگی لید که به جانی پرچه دبه سنگی دفنگی لید یعنی قمل لید شور لید اوی وقتا چند ده بنده کشاندن باوی زیده به نفس دمینه جارد ود گرن کردن سه جندرمه پنج جندرمه لوی دکن پنج جندرمه لوی هر دو کر پریشان دبن tabi her cari vakta çın dedin her cari vakta kudukşinin ben dışıda bavti kanı kandını
كر باف بكر خدان خانكاندني ظلم كي چی بو اویا توپال عثمان دبیجن توپال عثمان مرو گلک ظلم کار بو اویا کر قوچ کریه د قتلیام مزن ویا کر پر قتلیامک مزن تکرن او هاتوت نفساندن يعني بله من اویا حمی من بسی اف توپال عثمان زی پشتی وی خو اوک بو فدایی آتاتürk بو فدایی مصطفی کمال بو پشتی وی milletvekili Trabzon'ı, milletvekili Lazistan'ı kuşt meclisi da vakta o kuşt meclis rabupe Atatürk şi mecbur ma asker kışan servi o da kuştini. Asli o fedai Atatürk bu. Yani zulmek aha koşkiri medi. Yani ev avraqa vakta mukhan sihi vase maha ma avrak nakhwan. Jeşuva yani ma tahammül nekraz bukhinim avrak. مثلا قوش کری خاطره ویش جمن اوه یعنی او نخواشی اب جانم پیدا بو هیچ جایی تانسیونم بلند ما مثلا چند کس هات کشتن يعني بلغا يعني قراني بلغا 2500 كاس هات ياك عشيرات كي خد شقاس كسبه 2000 يعني جنو ميرو همو جنو ميرو مندالو حمو 7000 بزو دوارو جولك برنن وقال لك جن برن يعني مثلا برجن هي وقت درسم دا جوارا كاتشكي درسم شنو درسم اما بحثي درسم يشبكين بس لا كوتشكري يعني كازنيشن ما مثلا يعني تقريبا اجا وقت بيجي يعني نودو حفظ كنت شوتاند نودو حفظ كنت شوتاند ده كانت قلنا شوتاند بله او برجري نكرن ما مثلا او يعني بلين كوتشكري كان تشكدار بون چکدار چکی وان هبو بدی چکی وان هبو عشیر بو يعني برسبي حكومة دان برسبي حكومة دان فقط قوات وان نبو قارشي قوات يعني مقابل حكومات حكومات لازم عشيرك شليبك بشتي وي حمي قوش كري تلافاتك مزندا وقتا قرقرن كد مابوان بانا راوي خوابتن درسم خوابتن درسم علي شير مثلا تب علي شام بله او سرو يجي لیدرین بلین سروچه بله بس اوکی قوچگیریه و داری دربازی درسم و 1921 دا مها گولانه دا دربازی درسم و حتی 1937 درسم دا فرار رجیا علی شیر و جناخون ما مثلا جنیوی ناوی چی بو ظریفه خانم ظریفه خانم بله او چاکدار بون يعني بهبر چاکدار بله ظریفه خانم به مثلا قوشگیریه 1920 حتی 1937 چون رحمه خدا يعني هاتن کشتنی اوجي برارزي سيد رضا وكشتن يعني برارزي مليسي دولتي بو برارزي سيد رضا بله اوي مروي وچون شكفتي دا خاپاندن گوهم هاتنه وان نزاني بو تيود كش شكفتوان قال لك اشوم او شكفتاجي رسمي وجي فوتويش ترى بشينم اشوم كاتم شكفتي شكفت جيك وسا اسيه دو كسوي شكفتي دابا اورديك ورا بيشوان ماشي مرمي شكفت راه تشتكك يعني جيك اقا مزبوط بو فقط وانا خاپاندن گو مزورا نوناني ام هاتن جورا بپیون صحبت بکن و نزانی بود دشمناتی کرد بون کو يعني مروي سيد رزانن وكردن مروي منن يعني وان فهم نكركو يعني نهات شيء وان كو بانا بخيانتي تاني وقتا كابتن هردنر سلاح ليك شاندن وقتا سلاح ليك شاندن شكفت دا علي شير هاتا كشتن ظريفه خانم دو حبي وان كشت دو كاس جوان كشت ظريفه خانم يجينا علي شير بشتي وي جاتا كشتن هوالي وان ادن سري علي شير جيكرن آنين دان قمانداني تركان 37 يعني 20 چد بيجن 37 16 سالي تفنگاوي الپشتاوي قماوي بروي ودوانشاوي الپشتاوي ظريفه خانم جميري خو حرب اوكل مجادله خدا فرار بو درسم دا زاروكي وانا بو لا زاروكي وانا زاروكي وانا بله كواتا ام دكارين بيجين ل بلين ديروغ ياخذ تاريخي مودرني تركيا جاره اول كوزغري او قركرن شكلنا بله جاري اول كوزغري جاره اول بله جاره اول هم بو كردان هم بو عمومي يعني بله ما مثلا تشتكي تري اويش يعني او بو كردي شي بشكي يعني بيشكتنا
مەسلەی ئازادی ئەو پارتی ئازادیە کۆمی ئازادیە ڕێخستنی ئازادیە چ شتێکی وی هەیە دکاری بۆمە بەحس بکەی ینی بەڵگە لەسەروی هەیە نییە بەلگە بەرێ زێدە سەر نەبوو نەزانی بۆ ئازادی چییە بەسەرا دگوتن ئازادی مەوەترێ ناوی وی ئازادیە بەس ئازادی چ بووە ڕێخستنە حیزبە چییە حیزبێک دزیە حیزبێک بەشارتیە ڕێخستنێکی ئاسلی ڕێخستنێکیە ناوێ ئازادی ناوێ وی ئۆرجینالژی قۆمیتا ئیستیقلالا کوردستانە ینی قۆمیتایی سەرخۆبوونا کوردستان ناوی ئۆرجینال ئەوە bi Tirkîjî Kurdistan îstiklal ve îstixlas komîtesi komîteyekî ye ev ya serokî wî Xalit Begê Cibirî ye ev subayê Osmanî bû dewra Abdulhamîd da çûbû Hamîdî Eşîret mektebê Eşîretê da xwandibû Xalit Begê Cibirî merû gelek zana bû ew bû serokî wî لەکوێ هاتە دامەزان yani mekanek bo wî nebû بەڵام مرکز ئەرزورم بوو چونکی خالت بەگ ئەرزورمێدا وی دەمێ خالت بە ڕێخستنێکی لۆکاڵی بوو یا خۆ لۆکالی نەگەلەری بوو نەتەوی بوو نەتەوی ڕێخستنێک نەتەوی بوو سەید عەبدولقادر تێکلیا سەید عەبدولقادرژی تێدا هەیە یوسف زیا تێدا بوو ئیسماعیل حەقی سولێمانی تێدا بوو تەوفیقی سولێمانی تێدا بوون سوبای عوسمانی نرماناگەشت کەمال فەیزی تێدا بوو جەمیل پاشا زادە تێدا بوون هەموو ڕۆشنبیرێ کورد هەموو سوبای و زابتانێ کورد هەمووی تێدا بوون ئیحسان نووری تێدا بوو بینباشی قاسم تێدا بوو ئەڤیانە گشت ئەوکێ هەر یەک ئەوکێ ئازادی بوون یعنی یەک ئازادی بوون خالت بەگی جبریە مرڤێک زانا بوو هەر کەسیژی قیمەت دەدایێ شێ حەز دەکرد نەتەوی ملەتێ خۆ حەز دەکرد ینی مرڤێک وسا بوو مامۆستا چ بڵاوۆکێک یاخود فۆتۆیەک ڕسمێک تشتێک کە ئیسپات بکا کە ئەو ئازادی هەیە بەێ ئازادی مەکتوبێ خالت بەگێمە دەست خۆ خست مەکتوبی وی هەیە بۆ چێ نوویساندی بۆ قاسم ڕانەفساندیە حرەکەتی قاسم بەیان نەکرێ گوتیە ئەو حرەکەتی توتکێش بۆ منە حرەکەتی باشە بەرێ مەسەلا کوردادا سەرخۆبوونا کوردادا توژمە زێتر غیرەت کێش بوو چما تو ئیرۆ غیرەتی ناکشینە دژی مەیی مەکتوب ئەو مەکتوبە ناشاندنە پشتیوی جاردن بەلگەهای وروزدا بەلگەهای قۆنسۆلۆسیە وروزا ئەرزورمێدا هەفدیتن کردنە تەب ئازادی کەمال فەیزی مەسیلی ئازادیە چوویە وروس را هەفدیتن کردنە وروس دەستەک خواستنە گوتنە ئەم مجادلەک ددن تەکۆشینێک ددن تو دەستەک بدەمە پشتیوی مەکتوبێ خالت بەگێدا ئەم دەزانن ئەو کێرا مەسەلا وان و مەبعوسێ بەحرا ڕەش یعنی مەبعوسێ تورکیە حرەما بەحرا ڕەش لازیستان دەبێژن مەبوسێ وان ڕاژی هەفدیتن کردنە ئەف بەلگانە گشت هەنن ساڵی چەند مامۆستا 1923 پاییزێ ئازادی هاتیە دامەزراندن ساڵێکی شوە 1924 داژی ئازادی ئیفشا بوویە مەسەلا بەیتولشەبابێدا ئازادی ئیفشا بوو مەسەلا بەیتولشەبابێدا وەختە ئازادی ئیفشا بوو بەرێ مەها ئیلۆنێدا سێزدە ئیلۆنێدا یوسف زیا گرتنە ئەرزورمێ برم بتلیسێ 24 ئۆکتۆبەرێداژی خالت بەگێ جبری کرد مامۆستا دەبێژن قاسم ئەو بڵێن یوزباشیەوە بزانم چییە ئەفسەر باشی بین باش یعنی هزار چ دەبێژن سەرۆکی هەزاریە بین باش ئەگەم بێژین ئەفسەرێک ئەو خەبەردایە تورکا کە حرەکەتێکی وا هەیە و ئەو ڕاستە یعنی با مەسەلەکی هەیە یعنی ئێمە کووردا مرۆڤێک ئەم ڕەحەت دکارن بکەن قەحرەمانژی ڕەحەت دکارن بکەن خاینشی مەسەلە نەزانیە بەس مەسەلە مامۆستا دیرۆکە ینی دیرۆکژی بەلگەیانە مەسەلا دەبێژن قاسم خاینە بەرێ بەلکی قاسم خاینە ئەز نابێم خاین نینە فقط خیانەت بەلگە لازم خیانەت ئیسپات لازم بەس ئەو لەگەڵ عسکەری تورکا ئیش کردە مامۆستا ڕزا تەیفیق
اسماعیل حقی سلیمانی جگر عسکری ترکش نه گوش عسکری ترکمون عسکری عثمانی بون ورا بله. قاسم جا عسکری عثمانی بو بله يعني عثمان نوري إيه مثلا شيخ سعيد او كر تهديب كر حتى بو مثلا شيخ سعيد شاندن حرامي بعموم كرد اقوى كركر عثمان نوري باشا كي بو عثمان نوري باشا تب قاسم تب خالد بقي جبري تب اسماعيل حقي تب احسان نوري قارشي ورز بهبره مجادله دان حرب كرن يعني قش هوالي هبونا باشا كواتا شون خالد بقوا هاتنا كشف كرن يعني دولة شوازاني كتشتكي وهي يعني جميل باشا زاده اكرم خاطرات خدا دبيجه يوسف زيا يوسف زيا أوبو مربك خون كلبو يعني جي خدا ندسكني بزيوبو يعني لا بزيوبو خطاوي بو بريوي عسكري وي لشكري وي كردن سبايو كردن براي يوسف زيا جوي على دا علي رضا علي رضا را يوسف زيا تلغرافك دشينا اصلي تلغراف اويا يا دبي خو بقرن ما غولاني دا وي دوري دا اما سرهلدانك چیکن ما گلانه دا 25 1025 گلانه 1025 دا yani 6 محشوم با 6 محشوم با و هفت مه ایلون بله دو هفت مه 8 محشوم با وقتا bir telgraf edişine telgraf şifre kanı bir şifre düşe eviyana vaqta şifre dışarıgının galit dışarıgının وان وتري قلت يا ماجيدا ام سرهلداني تشيب كان وانا ماجيدا سلاح خدقرن وسرهلداني تشيب مثلا بيت الشباب بفهم كرنا كي غلط باتيا تشيكر وقتها وتشيد بقى حكومات ترك مزاد كت تشتكى هي اف تلغرافاج دستك يا وسيرفي تلغراف دبي يعني احتمالك ودبي فيدرا سرهلدانك تشيب حتى ويچاغي كاس نا ازادي ناستك بله کس آزادی ناس نکه کس سرهلدانه کی در حق کرده دا مابینا کرده دا خواتک سرهلدانه هیئت تو نه کس ویژی نزانه یعنی آن قرویان نزانه بله اسکری حرامی جی همو کردن بله یعنی اسکری خلکی دیاربکر جوانی خورتی دیاربکر گرتنن بینگوله کرنه اسکر ای بینگوله گرتنن دیاربکر اسکره ای موشی بدلیس اسکره یعنی اسکری حرامی همی کردن همی کردن بله 1025 شون و چوان کردن تو سانن ایجار کرد وقت ابون اسکر دشاندن غربی ادیرنا کشان yani حدود اروپایی هیچ جایی دشن حدود اروپایی ama bu çağı naf haram eda çünkü devlet Osmani krab bu Türkiye bu damezrandını imkanı var ne bu be imkanı bu ijar azadi navvi askeri kurtajı subayı Kürt yani haram eda nav gışta daji اندامو تشتي وي هبويا ابي اندامي وي هبو رخصتنا قالك ما مساو امانجي كي وي هبويا amaca bele amaca azadi amaca amazi azadi hebuye Xalid Bek mektubi uy da cemzanın beri vana tef Kazım Karabekir raji da axibin muhalif diji Atatürk siyasetek din dixwazin Türkiye'de yani siftah evvel mücadele azadi yani çekirin arayxistina azadi da mezrandin awi ne boy çid bejin istiklaleki serxubu bu Kurdistan beli otonom bu otonom beli vandugo diji hükümata Atatürk Mustafa Kemal hükümatek din Kazım Karabekir wî çaxê partiyek çêkir. Terakîperwer Cumhuriyet Firqasî. Wî partiyê ew partiya bata biba iktidar ihtimal ku yani ne mesela Şeyh Said biba ne tiştek biba. Zor başa mamosa ema mecburin lêre bernameyê xwe biqetînîn katî me tewaw bû. Em li bernameyê dahatû da dirêje ba qsekanman lên. Bîneran û bîseranî xweşewîst بەم شێواتینە کۆتای ئەڵخەم جارەمان پێکەوە پرۆمۆ ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی لە دێرسیم قەتڵعامی گەورە کرا یعنی تورک ئەیانویست چی بکەن ناو کوردەدا حرەکەتێک پەیدا بووە سعیدی نورسی هاتی هەرزورەمێ ئەوی ناو ملەتدا دەگەڕە شێخ سعید ناو ملەتدا دەگەڕە نیەتەوانە نەباشە سەید عەبدولقادر و کوڕێ ویژی ئیستەنبۆڵی ئانین دیاربەکر
هەنین دیاربەکر خەنقاند ئەو عسکەری کووردا هەموو لەگەڵ شێخ سەعید یعنی ئیتیحاقیان کرد بە شێخ سەعیدەوە کەواتە چما بۆچی ئەوس بەسەر نەکەتن شت دەمێ دژی تورک نەبوو مەسەلا ئازادی داژی عالیگر رێ تورک بوو مەسەلا شێخ سعید داژی عالیگر رێ تورک بوو شێخ سەعید بۆچی بەری خۆدایە دیاربەکر و نەچوو بۆ بتلیس 5,000 کەس هات قەتارکردن شێخ سعید و 37 هەواڵی وی عینی ڕۆژە ئیدامکردن دیاربەکردا